فستیڤاڵی نەوای نەورۆڵیە. ساڵانە و لە وەرزی بەهاردا دانیشتوانی 35 گوندی هەڵەبجە لە چوارچێوەی عەشیرەتێکدا بە ناوی عەشیرەتی نەورۆڵی ئەنجامی دەدەن. بەڕێوەچوون و ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە ساڵانە گرنگێکی تایبەتی هەیە بۆ ئاشناکردنی جیلی تازە بە کولتوری باوباپیرانمان و ڕەسەنایەتی باوباپیرانمان. لە دوو بەش پێک دێن، نەورۆڵی پارچە، نەورۆڵی دەشت. کۆی پێکهاتەی نەورۆڵی زیاترە لە 35 گوند. ئامانجی ساڵانەی ئەم فستیڤاڵانە کە ئەکرێ ئەم کەرنەڤاڵە فستیڤاڵی نەوای نەورۆڵی ئامانجمان ناساندنی نەوەکانی ئێستایە بە باوباپیران و بە نەوەکانی داهاتوو بناسێنین بە نەوەکانی ڕابردوو. کەلتور و ڕەسەنایەتی گەڕانەوە بۆ مێژووی کۆنی گوندەکانیان بەشێکی گرنگی فستیڤاڵەکەیە. ئەوان ئێستاش هیوا بە ڕابردووەوە خوازن. فەخر و شانازی بەم لە کوردیەوەکەم، بەم کولتورەی خۆمانەوەکەم، بەم ڕەسانێتیەوەکەم. ئەوە بۆ عەرەبیا جیلێکی تر ئەبێ نەتەوەی خۆیان نەگۆڕن، بزانە عەرەبیەکە بینی جیلی کوردی لە بەرابێت نایکەن. ئایا ئێمە بۆ بیکەین بۆ خۆمانی لەسەرداننی. نەورۆڵیەکان بە ژن و پیاوەوە لەم ڕۆژەدا کۆ دەبنەوە، نەوەکانیان بە یەکتری دەناسێنن و خۆیان دەڵێن خزمایەتیەکەیان قوڵتر دەکەنەوە. نەوا دوو هینی هەیە، یا ئەوەیە خۆشەویستی خەوم وڵاتە، یا ئەوەیە کۆکردنەوەی خەڵکە ئاشناکردنی گەنج و پیر بە یەکە، یا ئاشاکردنی عەشرەتەکان بە یەکتریە. جا لەبەر ئەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر پێویستە. ئێمە ئازانیتە بە شتێکی بێهەمێت تەماشای نەکەین. کاکە تۆ تەماشەکە ئەم هەموو گەنجە جوانە، ئەم هەموو پیرە جوانە، ئەم هەموو مناڵە جوانە، یەکتری ناناسن، ئاشنایانەکا بە یەکتری ئەناسن. لەم فستیڤاڵەدا جگە لە کۆبوونەوە فراوانەکەیان، خانەوادەکان ئەو ڕۆژە دەکەنە دەرفەتێک بۆ سەیران و دانیشتنێکی تایبەتی بەهاریانە تا درەنگانێک بە خواردن و خواردنەوە کوردەواریەکان کاتێکی خۆش بەسەر دەبن و پاشان دەگەڕێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.